هاڕێیان ئەم جارش بازی شتێکی تازەترەکەین خۆ ئەمە مانگە درستی نەکردو ئەمە هەنگە بچووکەکان درستی کردو ئەم جارش شتێکی ئەمەنەوە خواردنێکیشە زۆر خۆشە ئەسڵ وەی تەوقەکەم چۆنن بێمە دەرەوە وڵاتە کۆشک بەلەزەت ئەزانن چۆنی دروست دەکرێ تەسویرەکە یانە دووبارە هاتینەوە بۆ شتێکی تازە ئەم جارە شتێکی زۆر خۆش باسەکەم زۆر خۆشە پێتان بڵێم ئەزانن چییە یان نا پێتان بڵێم هەنگوین و هاوڕێکانم لە خۆتانەوە نەچن بڕۆن بەلای شانە هەنگەکان ئەوان پارێزگاری لە خۆیانەکەن و یەکسەر پێوەتان ئەدەن یەکسەر لە چاوتان ئەکا بە قۆغێک یەکسەر بۆ نەخۆشخانەی سمارت ئەزانن هەنگوین چۆن دروست دەکرێن یان نا هەنگەکان ئەڕۆنە ناو گوڵەکان لە شیلەی ڕەنگی گوڵەکانەوە هەنگوین بەرهەمەهێنن ئەم هەنگانە ئەڵێ مەعەمەلێن هەنگوین شانەیەکی شیرین و ڕەنگی ئاڵتونی تۆخە هەنگە بچووکەکان لە شانەی هەنگوین هەڵێگرن دەم هەنگوینە نابن ئەگینە قسەم وە ناکرێ لە خۆشی ئەمێ ناتوانین قسە بکەم ئەزان هاوڕێیان ئەزانە هەنگوین چەند سوودی هەیە هەنگوین وەکو جژەک ئۆکسێنەر بەکاردێت زۆر باشە بۆ نەخۆشی دڵ و خوێنبەرەکان اینجا بۆ نەخۆشی گەدە و ڕیخۆڵا دەرەجە یەک بۆ نەخۆشی دەمەر چارەسەری برینەکە بۆ بیرەوەریشمان چاکە ئەمە جگەلەوەی خۆی بەلەزەت و بەتامە بۆیە ئێش بیخۆ نوێژی کەوتان بێ بەڵام بۆ نابێ بۆ خواجەک ساڵ بدەن لەبەرەوەی بە بچووکەکەتان ڵاڵ ئەبێت تااقەتم نەما حەزم لە هەنگوینە زانن هەنگوین چەند جۆری هەیە پێتان بڵێ 320 جۆری هەنگوین هەیە اینجا لە قورئانیشە خوای گەورە باسی کردووە ئەفەرمێت في شفاء للناس واتە هەنگوین شیفایتە بۆ خەڵکی اینجا هاوڕێیان هەموو جۆرە هەنگوین نەخۆن بە ئەنگلینێکی هەڵسڵ بێت ئەسڵ وەک هەنگوین شاخ کەواتە هەمووتان هەنگوین بخۆن بۆ ئەوەی لە سوودەکان بێبش نەبن هاوڕێیان لە بەرنامەی داهاتووە حەزەکەم باسی چی بکەین لە کۆمەنت بین و سوبسکرایبی بکەن لە کۆتایە لایک و ئەمەتان بیر نەچێ خواتان لەگەڵ بەنیازێکی دیدار تاوا بوو سمارت وەرچەرخانە